الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. قال الله سبحانه وتعالى: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، شاخەڵاتی خوای پەروەردگار کە ئینسان ئەگەر شەو ڕۆژ سەری لە سوژدەدا بێ، سەر هەڵ نەبڕێ و فرمێسک ببارێنێ، بەس ئەوەی کەوا خوای گەورە ئەو قورئانە پڕبەرەکەت و بەخششەی پێبەخشیوین، وەڵڵاهی هێشتا شکرانەکەیمان نەکردووە. ئەو قورئانە کە مەنهەجی ژیانی ئینسانە، بەختەوەری دنیا و قیامەتی پێوەیە، وەڵڵاهی هەر کەسێک دەستی پێوە بگرێ عەزیز و سەربڵندی دەکا. نایارانی قورئان بۆ هەتا لە زبڵدانی مێژوودان و لە ڕیزی ئەبوو جەهل و ئەبا لەهەبن حەمالەتە الحەطەبن. بەڵام ئەم قورئانە پڕبەرەکەت و بەخششە کە لەو موسحەفە جوانەدا بۆ ئێمە کۆکراوەتەوە بەبێ ئەوەی دەستکاریەکی بکرێ، تاکە کتێبێکی سەر زەویە کە لە یەکەم دێڕیدا دەست پێ دەکات دوای سوڕەتی فاتحە ئەڵێ بە دڵنیاییەوە بیخوێنەوە: لا ڕەیبە فیه ذلک الکتاب لا ڕەیبە فیه. هیچ گومانت لەسەری نەبێ، هەمووی ڕاست و حەق و تەواوە. بەس تاکە کتێبە نووسەرەکەی بڵێ لە چاپی داهاتوودا دەستکاری دەکەم، داوای لێبوردن دەکەم، هەڵەیەک کەم و کوڕیەک پیتێک زیاد و کەمی تێدایە. بەس ئەم کەلامە ماوەتەوە لەسەر زەویدا. دەست بە کەلامەکەی خوای پەروەردگارەوە بگرین. ئەم کەلامی خوای رب العالمین سبحانه وتعالى بەڕێزان، ئایا بەس خوا بۆ ئەوە ناردوویەتی بۆ دەنگی خۆش بەکاری بێنین و فیستیڤاڵی قورئانی پێ بکەین، کە ئەمە شتێکی باشە، چونکە خەڵکانێکن لە جیهاندا بڕواتان هەبێ بەس بەوەی گوێیان لە قورئان گرتووە موسڵمان بوون، وتوێتی ئەم دەنگە ئەم کەلامە لە مرۆ لە دەنجی لە کەلامی مرۆڤ ناچێ. هەروەی کە فیستیڤاڵی قورئان بۆ خەڵکانێکن لەو ئەوروپا ئەوانە لەو ئەمریکایە بەس بە بیستنی قورئان خوێنەکە، دەنجی قورئان خوێنەکە کە لە دڵێکی خاوێنەوە خوێندوێتی موسڵمان بوون، هەستی کردو ئەوە کەلامی بەشەر نییە. بەڵام ئەم قورئانە هەر بۆیە نییە بۆ دەنگ خۆشی و بۆ فیستیڤاڵی قورئان بیخوێنین. ئەم قورئانە هەر بۆەوە نییە ڕادیۆیەک سەرەتای بەرنامەکانی ئیفتیتاح بە قورئان بکە، لە تەلەڤیزۆنەکانەوە لێ بدرێ و تۆ جەنابەت خەول لێکەوتوێ قورئان هەر لە ژوورەکە تابێ. ئەوەش کارێکی باش نییە. قورئان بۆیە نەهاتوە ئێمە بەس هەتا دەمرین خەریکی ئەحکامی تەجوید بووین، قەلقەلەی کوبڕایە و سوغڕایە و چۆن دەخوێندرێتەوە، مەدەکە چەند درێژ دەکەیەوە چەندی کورت دەکەیەوە، هەموو عمری خۆمان لە خزمەت قورئانە بەس خەریکی تەجوید بین. قورئان بۆیە نەیناردووە بخوای پەروەردگار، نەعوذ بالله، ئێمە کوفرانەی نیعمەتە. قورئان لە زیندواندا دەبڕین، تەعزیانی پێگەرم دەکەین. لە هەر کۆڵانێک دەنجی قورئان هات، خەڵک دەڵێ ئەوە دیارە تەعزیەیەک لەوەیە. ئەوە ستەمێکی گەورەیە لە قورئان دەکرێت کە لە زیندواندا دەبڕێ بۆ ژیانی مردووان بەکاردێ. لە کاتێکە خوای پەروەردگار قورئانی بۆ زیندوان ناردووە، تۆ لە ژیانە لەسەر قورئان با لە تەعزیەکەتا هەر قورئان نەخوێندرێ، ڕەحمەتەکەی خوا هەر بەردەوامە بۆت. هەموو حکومەتێکی سەر ئەم زەویە بەمەرجێک تۆ بەس خەریکی تەجوید و دەنگ خۆشی و تەعزیە و ئەمانە بەکاری بێنی، قورئان یەک مانعی لەگەڵ تۆ نییە، ئاک کێشەیەکی لەگەڵ تۆ نییە، دەستخۆشیشت لێ دەکا. بەڵام بەمەرجێک نابێ لێ حاڵی بی، لێ حاڵی نەبی، تەفسیری نەکەی بە زمانی کوردی خۆت، حکمی پێ نەکەی وەکو ژیانی خۆت. هەیە حافظی هەموو قورئانە، وەڵی سەیری ئەخلاقیاتی کە لەگەڵ ڕێزم بۆ قورئان خوێنان و حافظان هەرچی ئەخلاقی قورئانی بێ تێیدا نییە، بەس لەبەری کردووە، موسحەفێک زیاد کردووە. حکمی پێ نەکەی بۆ وڵات، دەستی کار بەدەستی دزی پێ نەبڕی، ئەوانی پێ نەکەی. چونکە بەڕێزان لە ئیسلامی ئێمەدا ئەم خەڵکی کە ڕۆژانە دەڕواتە دەرەوە چوار دەستمان هەیە. یەدون عاملە، دەستێکی وەکو جەنابتان کارکەر، کرێکار کار دەکا، جەنابیش لەسەر کۆمپیوتەرێکی بە پەنجە هەر کار دەکەی، کەسێکی تر بە تەلەفۆن کار دەکا، بەڵام ڕەنجی شانتە، پێشمەرگەیەک بە چەکەی شانی کار دەکا، ئاسایشێک بە چەکەکەی و بە شەو نخونیەکانی پارێزگاری لە ئەمن و ئەمانی وڵات و شار و دانیشتوان دەکا. ئەمە هەمووی کەسابەتە، ئەمە هەموو یەدی عاملە. ئەم یەدا ئەم دەستە چونکە چاوی لە نانی حەڵاڵەوەیە،
ئەوێ پارەیەک وەرگێ بەڵام بە دڵنیاییەوە لە بەرامبەرە کارێک پێشکەش دەکا نانی مفت ناخوا ئەبێ دەسەڵات ئەم دەستە ماچکە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی کرێکارەکەی ماچ کرد بەرزی کردەوە نابێت دەسەڵاتی وەخت حکومەتی وەخت دەستی ئیشکەر سارد کاتەوە لە ئیشکردن دووەم دەستێکمان هەیە یەدون عاتیلە دەستی بێکارە بەخوا کەسەکە حەڵاڵ خۆرە بەخوا حەزی لە ئیشکردنە بەڵام هەلی کاری بۆ نەڕەخساوە لە ئیسلامدا واجبە حکومەتی وەخت هەلی کار بڕەخسێنێ بۆ بێکاران بە کەرتی گشتی یان بە کەرتی تایبەت نەهێڵێ خەڵک بێکار بێ گەنج بێکار بێ سێیەم یەدون مەشلولە دەستی خاوەن پێداویستی تایبەت کە هەردوو دەستی نییە دەستێکی نییە چاوی تەواو نییە قاچی نییە ئەبێ ئیسلام بە عیززەتەوە بیژێنێ نەک 100,000 و 150,000 بداتێ ئەویش بە 2-3 مانگ جارێک داماوە لە ئیسلامدا خاوەن پێداویستیانی تایبەت داماو نین ئەبێ دەوڵەت لەسەر بودجەی گشتی بە ئەو پەڕی عیززەتەوە بیانژێنێ خاوەن پێداویستی تایبەت جەنابتان من نەمدیەوە جەنابتان چوونە ئەوروپا ئەوەی منداڵێکی نەخۆشی شەلل لێدراوی هەبێ خێزانەکە حکومەت هەمووی بەخێو دەکا لەبەر خاتی ئەو منداڵە هەر منداڵێکی ئاوا ناتەواوی نوقسانت هەبێ هەموو خێزانەکە بەخێو دەکا وەی ئەم منداڵە بە عیززەتەوە بژی ئەوە دەستوری قورئانە چوارەم دەستێکە شەلل لێدراو نییە خاوەن پێداویستی تایبەت نییە هیچ احتیاجێکی نییە کاری بۆ ڕەخساوە بەڵام حەزی بەکارکردن نییە نووستووی ڕۆژە و بە خەبەری شەوە حەزی لە نانی دزیە ئەم دەستە پیسە بێکەڵکە ئیسلام لە مەچەکەوە دەیبڕێ لە سجنا کەس بەخێو ناکات شلە و برنج و فاسۆلیا و گۆشتی سێژەمەی بداتێ دەستی دەبڕێ ئەیکاتەوە ناو کۆمەڵگا دەیکا بە عیبرەت ئەڵێ خەڵک ئەبێ ڕەنجی چەند ساڵەی کە ماڵەکەی دەرگاکەشی پێوە نەدا کەس جورئەتی ئەوە نەکا حرەمی ماڵەکەی بشکێنێ دوکاندارێک چەند ساڵە بە کەسابەتی حەڵاڵ دەژیا و پارەی کۆ کردوێتەوە کەس جورئەتی ئەوە نەکا دەڕابەکەی هەڵداتەوە قفڵەکەی بشکێنێ ئەینا دەست بۆ ماڵی خەڵک بەری دەستت دەبڕم چونکە من کارم بۆ ڕەخساندووی حکومەتی ئیسلام وایە قورئان وایە کارم بۆ دابین کردووی موچەی تایبەتم بۆ دابین کردووی ئیشم بۆ دۆزیوێتیەوە معقول نییە تۆ دەستی دزیت هەبێ بەڵام ئەگەر حکومەت کار بەدەستانی وەخت لە قورئانە دەفەرمێن نانتوانی کار بۆ خەڵک دابین کە نانتوانی پێداویستیەکانی ژیانی خەڵک تێرکن ئەو کاتە دەستی کار بەدەستەکە دەبڕدرێ عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی دادپەروەری ئیسلام رحمه الله ڕەحمەتی خۆی پەروەردگار لە عومەری کوڕی عەبدولعەزیز بێ نامەی بۆ یەکێک لە والیەکان نووسی فەرمووی وەرە والی وەت وەکو پارێزگاری شاروا بووە باوەڕکە لە پارێزگار دەسەڵاتی زیاتر بووە سنوورێکی فراوانی لەبەردەستا بووە بانگی کرد فەرمووی چۆن لەگەڵ دزاندا دزی زۆر بوو لە وەختەیە چونکە بنەماڵی ئەمەوی دەستیان بەسەر ممتەلەکاتی گشتی داگرت بوو عومەری کوڕی عەبدولعەزیز کە هاتە سەر حوکم لە ماڵی خۆیەوە دەستی پێ کرد چاکسازی لە ماڵی مەسئولەوە دەست پێ دەکا چاکسازی لە ماڵی فەقیرەوە دەست پێ ناکا چاکسازی لە مەعاشە دەفتەریەکانی تۆوە دەست پێ دەکات مەسئول چاکسازی لە 150,000 خاوەن پێداویستی تایبەتەوە دەست پێ ناکا عومەری کوڕی عەبدولعەزیز لە ژنە نازدارەکەی خۆیەوە دەستی پێکرد فەرمووی براکەت باوکت ئەو بازناز زێڕانی بە حرامی بۆ تۆ کڕیوە پارەی دەوڵەتە بیان خەوە خەزیێنەکەەوە ئەسپەکان واتە سیارەکانی کوڕەکانی خۆی خستەوە خەزیێنەوەتی ئەمجا قسەکانم ئیعتیباری دەبێ لە 2 ساڵە توانی خەزیێنەی ئیسلام پڕکاتەوە دوای ئەو هەموو گەندەڵیە چونکە لە ماڵی خۆیەوە دەستی پێکرد بەو والیوت لە سنوورەکە تا 20 دزی هەیە چ دەکەی تی قوربان حکمی خۆیان بەسەرا جێبەجێ دەکەم قورئانەکە جێبەجێ دەکەم السارق والسارقة فاقطعوا أيديهما دزی پیا و دزی ژن دەستی ببڕە فەرمووی والله تۆ لە قورئان حاڵی نەبووی والله ببیستمەوە کەسێک لە برساندا دزی کردبێ کەسێک لە بێکاری و بێئیشیدا دزی کردبێ سوێن بە ئەڵڵا من دەستی تۆ دەبڕم من تۆم نەناردۆ بۆ ئەو سنوورە خەریکی کەیف و سایفای خۆت بی و دەستبڕینی خەڵک بی من تۆم بۆیە ناردووە شەو ڕۆژ بخەیە سەر یەک میلەتەکە تێر و تەسەلکەی گەنجەکان بێکار نەبن بەڵام بە ئەڵڵا ببیستمەوانێ دەستی کەسێکت بڕیوە لێکۆڵینەوە بکەم لە برساندا دزی کردبێ لە بێکاریان دزی کردبێ من ئەو دەستەی تۆ دەبڕم ئیشی کار بەدەست ئەوەیە خەڵک تێر و تەسەلکە ئەمجا دەستی خەڵک ببڕێ ئەم قورئانە بەڕێزان ئەمەی تێدایە بۆیە هاتووە ئەم ئیسلامە هەر بۆیە نەهاتووە پێمان بڵێ وەڵا نوێش بکەن ڕۆژ و بگرن حەج بکەن ئیسلام پێمان دەڵێ دەبێت ڕۆژی خەڵک ڕووناک بێت چونکە 2 ڕۆژمان هەیە
ڕۆژی ڕەشمان هەیە و ڕۆژی ڕووناکمان هەیە. قورئانی پڕبەرەکەت و بەخشش کە هات فەرمووی دەبێت خەڵک لە ڕۆژی ڕووناکا بژی، نابێت لە شەوی تاریکا بژی، نابێت ڕۆژە ڕەشەی هەبێ. جەنابەتی ئێستا خۆی تۆی خۆشەویست، ئێوە جەنابتان هەمووتان ئەلحەمدوللا زۆر خەڵکی ئەکادیمی و خوێندەوار و نوخبەی ئەم شارن کە لە مزگەوتە کۆ دەبنەوە. من دڵنیام هەر هەمووتان کەسانێکی زۆر زۆر بەتوانان، ئێوە نوخبەکانی شاری سلێمانی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بە خزمەتتان دەگەم. دڵنیام ئەو پرسیارە بە مێشکداری وەکو کەسێکی خوێندەوار و ڕۆشنبیر ئەڵێ مامۆستا گوناح نییە بڵێ ڕۆژی ڕەش ئەو وشەیە گوناح نییە؟ نا، ئەوە لە قورئاندا هەیە. کاتێک کە هود سەلامی خوای لەسەر بێ لە سوڕەتی هود لە ئایەتی 77 باسی سەیدنا لووتمان بۆ دەکا. پێغەمبەر لووت کاتێک کەوا چەند فریشتەیەک میوانی بوون، بەڵام خۆ پێغەمبەران غەیب نازانن، پێغەمبەران غەیب نازانن ئیلا ئەوە نەبێت کە خوا بە وەحی پێیان دەڵێ. کاتێک کە لەسەر شێوەی چەند گەنجی جوان هاتن، کۆمەڵە خەڵکی نامەردی شارەکە دول لە ڕووتان داوێن خراپ نێرباس دەوری ماڵی لووت پێغەمبەریان گرت، وتیان ئەو کوڕە گەنجانەمان دەوێ. لووت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەستی بە بێدەسەڵاتی خۆی دەکرد، چەکدارێکی لەگەڵ نییە، خزمێکی لەگەڵ نییە، پشت و پەنایەکی ئیمانداری لەگەڵ نییە. وەیە فەرمووی هاذا یەوم عەسیب، دڵی پڕ بوو فرمێسک بە چاوی هاتە خوارەوە. فەرمووی چ ڕۆژێکی ڕەش تێکەوتم، خوایە ئەم ڕۆژە زۆر ڕۆژێکی ڕەشە. ڕۆژە ڕەشە ئەوەیە لە ماڵی خۆمدا تەعەدا لە میوانەکانم بکرێ و دەسەڵاتم نەبێ. یەوم عەسیب لە قورئانە هاتووە، ڕۆژی ڕەش هەیە بەسەر خەڵکا دێ. جا ڕۆژی ڕەش ئەوەیە خەڵکی پاک و چاک بکەونە بەر زمان و نەشتەری خەڵکی بەد ئەخلاق و بەدفەساڵ و کۆیلە، ئەوە ڕۆژی ڕەشە. وەیە کاتێک کە ئیمام حەسەنی بەسری هەزار ڕەحمەتی خوای لێبێ ئاوا لە قورئان تێگەیشت بۆ حەسەنی بەسری. ئیمام حەسەنی بەسری لە شاری بەسرە بینی پۆلیسی شار کەسێکیان کە لە بچە کردویان بە گولیسێک دەستیان بەستۆ ئەو زەمەنە بەناو شارە دەیبەن، خەڵکیش لەم بەراوبەرەوە سەیری دەکەن، کەسەکە بە زەلیلیەوە مەلی کەچ کردووە. فەرمووی ئەوە بۆ گیراوە؟ وتیان قوربان ئەوە دزە، ئەم شەو چۆتە سەر ماڵی کابرایەک دزی لێ کردووە، پۆلیس دەستگیری کردووە. فەرمووی بۆ کوێی دەبن؟ وتی دەیبەن بۆ لای حاکمی شار، بۆ لای والی شار، بۆ لای کاربەدەستی شار بۆی دادگایی بکە. یەک ئاخی هەڵکێشا حەسەنی بەسری فەرمووی ئاخ چ ڕۆژێکی ڕەش تێکەوتوین. ئەو زەمەنە بەڕێزان کە خەلافەی ئیسلامی بە حساب هەبوو، فەرمووی خوایە چ ڕۆژێکی ڕەش تێکەوتوین. فەرمووی بێدەسەڵاتم، خۆ من بەس لەسەر وتاری جومعە دەسەڵاتم هەیە قسە بکەم، خۆ هیچ شتێکی تر وڵات بەدەستی منەوە نەماوە، بەڵام خودایە چ ڕۆژێکی ڕەشە. خەڵکی نا ئەم پیاوە بە شەو دزی کردووە، ئێستا سەیری ڕوخساری کەن سەری خۆی نەوی کردووە، ملکەچە شەرم دەکا سەیری چاوی خەڵککە، دزیشی لە یەک ماڵ کردووە، معلومیش نییە لە برسان و لە بێکاریان و لە ماڵ ڕوتی ڕەجاڵی پەنای بۆ دزی بردبێ، هێشتا دادگایەک لای نەکردوێتەوە، کەسی هەز دەکەم شەرم دەکا و سەری خۆی نەوی کردووە پێعی بە سەیری خەڵککە. ماڵی یەک کەسیشی دزیوە، لە شەوی تاریشیشا پێعی بۆ لە ڕۆژە دزی بکە. بەڵام ئەوەی سەیرە دەیبن بۆ لای حاکمێک، حاکمی شاری ئێمە بە نوێژی نیوەڕۆ دزی دەکا. حاکمی شاری ئێمە دزی لە ماڵێک ناکا، دزی لە قوتی یەک بە یەکتان دەکا، نانی هەر هەمووتان دەدزێ. حاکمی شاری ئێمە تەریقی ژنابێتەوە، دەستی ڕاگرتووە 1000 کۆی لە ڕۆژی دەستی ماچ دەکا. جا فەرمووی ڕۆژی ڕەش ئەوەیە دزی شەوبەری بۆ لای دزی ڕۆژ بڵێ قوربان دادگایی بکە. فەرمووی چ ڕۆژێکی ڕەش تێکەوتوین، بەخوا ڕۆژی ڕەشە، خوایە لەو ڕۆژە ڕەشە ئێمەش ڕزگار کەی کە لەسەر تەلەڤیزۆن دەبینم وەڵا فڵان کەس مۆبایلێکی دزیوە، ژنێک لە بازاڕە جلێکی دزیوە، تۆ کار بەدەستی وەخت هەموو سەروەتی وڵاتەکەت دزیوە، هێشتا کۆیلەکان دەستت ڕاگرتۆ و خواخوایانە بەریان کە ماچیکەن. ئەوە حەسەنی بەسری ئاوا لە قورئان حاڵی بوو. بەڕێزان ئەم دینەی ئێمە لە خزمەت جەنابی مامۆستایاندام داوای لێبوردنیان لێ دەکەم، هەندێکیان هەر سەردەمی فەقیهەتی مامۆستامون دەستی ئاماجەکەم کە لێرەن، ئەو مامۆستا بەڕێزانەش هەموو جا دەڵێم لە شاری سلێمانی لە مزگەوتەکانی خۆیانەوە دێن، هەموویان لە من لە قورئان زیاتر شارەزان. سەیری وردی قورئان کەن، قورئان پێمان دەڵێ ئیسلامەتی بەڕێزان هەر نوێژەکەی تۆ نییە لە مزگەوت، هەر ئەم جومعەیە نییە، وا نەزانی هاتی دوورکان نوێژی جومعە و خوتبەت کرد، ئیتر ئیسلامەتەکەی تۆ ئەوە فول 100% وەرگرتووە، فیردەوسی ئەعلا جێگاتە. والله ئەم ساڵ عومرەیەکم کرد و چووم بۆ حەج و ئیتر تەواو پاڵم لێدایەوە.
قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەفەرمێت دین بەوە تەواو نابێ دین بەوە تەواو نابێ ئەڕەئەیتە الەذی یوکەذیب بالدین الحەمدولillah ئەم سوورەتە هەموو منداڵیش لەبەریانە ئەزانی چ کەسێکە بڕوای بە ئیسلام نییە بڕوای بە قورئان نییە باسی ئەوە ناکە نوێژ نەکەرە باسی ئەوە ناکە ڕۆژووی نەگرتووە باسی ئەوە ناکە حەجی نەکردووە ئەزانن چییە بڕوای بەم قورئانە نییە نەعوذ بالله بڕوای بە ئیسلام نییە فذلك الذي يدع اليتيم ئەو کەسەی ڕەحم لە دڵیانە ئەوەندە بێڕەحمە بێڕەحمیەکەی گەیشتووەتە ئاستێک بەزەیی بە منداڵی بێباوکی شانایەتەوە نەک بەزەیی پێیدا نایەتەوە دەسەڵاتی هەبێت زلە لە بنانگوێی منداڵی هەتی بە باوکیش دەدا ئەوەندە دڵڕەقە والله هەر کەسێ ڕەحم و بەزەیی خوا لە دڵیانە بێ والله کە باسی فەقیر و هەژارت کرد دڵت نەکڵێ فرمێسک بە چاوتانەیە لە ئیمانی خۆت بترسە قەسەم بەخوا هەموو جار کە باسی فەقیر دەکرێت فرمێسکم نەڕژان بێت لە ترسانە لەرزم لێ هاتووە خوایە تۆ بڵێ من بەر ئەوایەتە نەکەوتم ئەڕائیتە الذی یوکەذیب بالدین فذلک الذی یدع اليتیم ئەم هەموو هەتی وە لە وڵاتەدا هەیە کە نەتوانین خزمەتیشیان بکەین تۆ بڵێ بەردڵڕەقان نەکەوین کە چاومان پڕ نەبێ لە فرمێسک دووەم خاڵ ولا يحض على طعام المسكين خوا نافەرمێ یارمەتی فەقیر نادەن هەر ئەسڵەن فەقیریان بە خەیاڵیش دانایە ئەو مستەلەحەی ئەمڕۆ بەکاردێنم چونکە من بۆ ئێوە وتار دەدەم لەم ڕۆژەدا لەفەرمێ فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين يعني ئەوانەی ولا يحض على طعام المسكين ئەگەر هەموو خەڵک بێ موچە بێ ئەگەر هەموو خەڵک بێکار بێ ئەگەر هەموو بازاڕ داخرا بێ ئەڵێ ئەوە ئیشی من نییە قسەی لەسەر بکەم خەڵکی نەدەستنوێژ چۆن هەڵدەگیرێ و مەسحی سەر چۆن دەکرێ و گۆرەوی دروستە نوێژی پێوە بکەی یان نوێژی پێوە نەکەی باسی ئەمانە بۆ دەکات دەڵێ با خۆم لەو لایەنە نەدەم هەر کەسێک لەسەر مینبەرەوە نوێژتان لە دواوە کرد لەم زولوفەدا کە ئەمڕۆ 72 مانگی 2005 بەس لە کوردستان وایە لە هەموو دنیادا 11 حوتی 2025 هەر مەلایەک غیرەتی ئەوەی نەبوو هەی بێغیرەت لەسەر مینبەری پێغەمبەر صلی الله علیه و سلم حد خۆ تۆ هیچ دەسەڵانی حد دوو کەلیمە بڵێ دوو کەلیمە بڵێ خەڵک گوناهتان دەگا هەرێم عێراق گوناهتان دەگا ئەم میلەتە بۆ نان و موچەی دەبڕن کاکە من بەکار بەدەستانی عێراق دەڵێ ئەڵێم ئەمانەی هەرێم گلەیتان لێیان نیە لەبەر ئەوان موچەی ئێمەتان نەبڕیوە کە من خۆم موچە خۆر نیم دڵنیا بن لەسەر تۆ قسە دەکەم بەخوا ئەینا بەخوا دینارێکی ئەوەی لە بایعی ماڵی مندا بێ و لە فۆرمەکەی مندا بێ دینارێکی لەم حکومەتە نییە بەخوا بە ئەڵڵا دینارێکم نییە لە حکومەتە ژیانیشم بەخوا هەژار نیم بەخوا سفرەشم ڕازاوەیە سوپاس بۆ خوای گەورە بەڵام بەخوا بۆ تۆ قسە دەکەم بەخوا لەسەر تۆ شەڕ دەکەم ئەو حکومەتەش بەس بە شەرتێ دەمم داخەم چم بوێ دەمداتێ هەرچی داوا بکەم بەس باسی میلەت نەکەم ئامادەن هەموو شتێکشمان بۆ بکەن بەڵام قیامەتی خۆم بە دنیای کەس ناگۆڕمەوە لەوە ئەچێ ئەمە ئاخر لەحزەی ژیانم بێ ئەی بە عیززەتەوە نەچمەوە دیوانی ئەو خوای کە لێم دەپرسێتەوە کاربەدەستانی عێراق خۆ ئێوە دەوڵەتتان هەیە باشە ئەوانەی کە گلەیتان لیان هەیە لە هەرێمدا دەڵێن بودجە دەخۆن و نازام چ دەکەن و گەندەڵ نوچین ئێ باشە موچەکانیان مەدەنێ دەوەرە موچەی ئەوان ببڕن خۆ هەموو مانگێ موچەی ئەوانە دەنێرن ئێ باشە ئێوە سیادەی وڵاتتان هەیە دەوڵەتتان هەیە خۆ ئێمە دەوڵەتمان نییە ئێ خۆ دەزانن ئەو کاربەدەستانی لەم هەرێمە دزیان کردووە لە دووبەی و لە بەریتانیا و لە ئەمریکا و لە فڵان و لە ئوسترالیا و نازام لە سویسرا بانقەکانیان لە کوێن هەمووتان لەبەر چاوە هەمووتان بە یەکتر شانازی ئاشنان کاکە وەرن دەست بەسەر سەروەتی ئەواندا بگرن بۆ تۆڵە لە میلەت دەکەیەوە والله ئینسان نازانێ بڵێ چی تۆ بڵێ ئەم نوێژانەمان لێ قبوڵ بێ خەڵکینە پێشمەرگەیەک بە تفەنگەکەی ئامادە بوو شەڕی تیرۆریستان بکە ئامادە بوو سەری بخاتە ژێر تاشە بەردەوە ئامادە بوو زنجیری دوژمن دەبابەکانی بێ بەسەریا بەڵام خاکی کوردستان داگیر نەکرێ هەر ئەم هەفتەیە نەبوو پێشمەرگەیەک نە دەرون نەخۆشی دەرونی هەیە نە دوژمنایەتی لەگەڵ کەس هەیە دوو منداڵ ڕسمەکانتان بینیوە دڵن نایە سەیریان کەی ئێستا ژیر نابنەوە لە تاوی باوکیان لە دەوامە خۆی بکوژێ لە تاوی قەرزاری ئەوەندەی تەلەفۆن بۆ هاتووە لە کاتی پێشمەرگایەتی دەوامە بڵێ وەڵاهی لە ڕووم نایە بچمەوانێ دەترسم پەلامەری ژن و منداڵەکەم دەن توخوا ئەمە وڵاتە توخوا دینداری ئەوەیە أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين هەر کەسێ هەڵوێستی نەبێ لەسەر موچە و قوتی خەڵک ئەبێت لە ئیمانی خۆی بترسێ ڕۆژهاتمان بێنەوە کاکە بڕۆ خۆت غوسڵ کە وەرەوە مزگەوت دوورکە نوێژی تەوبە بکە يوم عصيب ڕۆژێکی ڕەشە یا ئەڵڵا لەم ڕۆژە ڕەشە ڕزگارمان کەی
یا ئەڵڵا لە دەستی ئەم گەندەڵانە ڕزگارمان کەی. بە وردی قورئان بخوێننەوە، سەرنجی وشەکانی بدەن، سەرنجی پیتەکانی بدەن چۆن بە دوو یەکە هاتوون. قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەفەرمێ كنتم خير أمة أخرجا للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئێوەی ئومەتی ئیسلام چاکترین ئومەتن خەڵکینە. بەچی چاکترن؟ لەبەر ئەوەی فەرمان بە چاکە دەکەن، ڕێگری لە خراپە دەکەن. ئەمجا دەفەرمێ وتؤمنون بالله، ئیمانیشتان بەخوا هەیە. ئەخر وەڵڵەهی جێگەی سەرنجە. ئیمان لە پێش هەموو شتێکەوە نییە؟ دەبی بیفەرموایە ئێوە بۆیە ئومەتێکی زۆر چاکن لەبەرەوەی یەکەم ئیماندارن بەخوا. ئەمجا فەرمان بە چاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن. کەچی لە پێشەوە دەفەرمێ ئێوە ئەمر بە چاکە دەکەن، نەهی لە خراپە دەکەن، ئەمجا ئیمانتان بە ئەڵڵا هەیە بەخوا. بۆ وایە؟ بۆ ئیمانەکەی دواخست. ئەوە ڕوون و ڕەوان پێمان دەڵێ ئیمانێک کە خاوەنەکەی بێهەست بێ، بێ هەڵوێست بێ، هیچ سوودێکی پێ نەگەیاندووی. بێهەست مەبە ئەزیزم، بێ هەڵوێست مەبە خۆشەویستم، بە ئەندازەی توانات. ئەمر بە چاکە بکە بە چاکە. هەر کاتێک بێشەرعیەک دبینی من ناڵم بە هەڵچوون، نا بە زمانی شیرین، بە حیکمەت، بە ئەدەب. لەبەر چاوی خەڵکا فڵان کەس تەریق مەکەوە، دەستی لە ملکت جایکەوە، لە ماڵی خۆت بە منداڵەکانی خۆشت نەسیحەت مەکە لەبەر چاوی یەکتر. کچەکەت بێشەرعیەکی تیا دەبینی لەبەر چاوی خوشکەکانی پێی مەڵێ، لەبەر چاوی داکیشی پێی مەڵێ. پیاسەیەکی لەگەڵا بکە بڵێ کچە شیرینەکەم تۆ جەرگی منی، بەخوا لە هەموو کەسم خۆشتر دەوی، بەڵام خوای گەورە تۆی لە منیش خۆشتر دەوێ. ئیتاعی خوای پەروەردگار بکە. ئەم کارەت بێشەرعیە. هەڵەیەکت لە برایەکەت بینی، لە ئەهلی بازار بینی، لەبەر چاوی خەڵکا پێی مەدڵێ ئەوە فەڵدیحەتە، بڕۆ بۆ لای دوو بە دوو لەگەڵ یادانیشە، دڵسۆزی خۆتی بۆ دەرببڕە، ئەمر بە چاکە بکە، ئەمر بە مەعروف بێ، نەهی لە مونکەر بکە. قەت لە ئاستی بێشەرعیدا چاودا مەخە، چونکە ئاەتەکە دەفەرمێ بێهەست، بێ هەڵوێست نیشانەی ئیمانی بەخوا نییە. قورئان هەمووی تێکەڵاوە. وتارەکەم زیاتر درێژ ناکەمەوە لەبەرەوەی گەرمە. بە حورمەتی جەنابتان ئاماژە بەوە دەکەم کار بەدەستانی بەڕێزی وڵات. پێتان دەڵێم بەڕێزم، چونکە هەلانی کەم کوردن، بەڵام ئێمە نە دوژمنتانین، بەخوا نەتەماحمان لە پۆست و پلەی ئێوەدایە. بەو ئەڵڵای کە بێ شەریکە، کام سەرۆکەی خۆی بە زۆر بە گەورە دەزانێ، شوێنەکەی خۆی بۆ من چۆڵکە، قەسەم بە ئەڵڵا ئامادە نیم لەسەر کورسیەکەشت دانیشم، هەل لەسەر کورسیەکەشت دانیشم. سوێند بەخوای گەورە لە هەر تەعزیەیەکا بوو بم، لەم مزگەوتە دەترسم بڵێم خوا بکەم کار بەدەستێکی زۆر پلە باڵا مەکتەب سیاسی سەرۆکی حیزبێک نایەتە مزگەوت تەوقەم لەگەڵا بکە و دوای حەیام بچێ. چونکە خەڵکی زۆر بە شەهامەتمان هەیە، لەسەر ڕسمێک فەقیرە خەڵک حیای دەبا. ئێوە وا بێ حورمەت بوون، ڕسمتان بە لای کۆیلەکانتان نەبێ حورمەتی نەماوە. وەڵڵا ئێمە لە ڕسمگرتنیش لەگەڵتانە خۆ دەپارێزین. وەڵڵا بێزم نایە لەسەر کورسەی دانیشتم کە تۆ تیا دانیشتووی، چونکە بووەگەن بووە. والله برا ئێمە نەبە تەمای خۆ هەڵبژاردنین، لەوانەیە بڵێم مامۆستا ئێمە ڕەخنە لە حکومەت دەگرێ. وەڵا کە خۆم هەڵبژاردنت ئازان نەبێ کە ڕۆژێ دەنگێکم بدەیتێ. بەخوای مەخوا خۆمانە کەس نەمان ناسێ. وەڵا لە دوای مێزەرەکەشمان دوای جومعەدا دەنین بەسەری ڕوت و کراسەوە چینە بازاڕ و کەسابەتی خۆمان، بۆی کەس نەزانێ ئێمە فڵان کەسین، خۆ دەشارینەوە لە خەڵک. بەڵام ئەمە حەقیقەتە. یەک نەسیحەتی برایانەتان دەکەم، ئەگە کۆیلەکان پێتان بگەێننەوە، بەڵام باوەڕ ناکەم کۆیلەکان بیگەێننەوە، چونکە بە زەرەری خۆیانە. دەنگە ئازادەکان، پەیجە ئازادەکان، ئەمە بە سەرۆکەکان بڵێن براینە هیچ کە پیتاندنی کۆیلە مەکەن لە وڵاتە. وەڵای ئەو پارەیەی ئێوە لە 91ەوە لە دروستکردنی کۆیلەدا درستی سەرفی دەکەن، ئەم هەموو لێشا و دۆلارە هەڵدەڕێژن بەس بۆی کۆیلەمان بۆ دروستکەن. وەڵڵاهی لە پیتاندنی یۆڕانیۆم ماپتان کەدا ئێستا چەکی ئەتۆمیمان دەبوو. کاکە لە زیاتی پیتاندنی کۆیلە خەریکی پیتاندنی یۆڕانیۆم بن، خەریکی دروستکردنی کارگە و معمەل بن. ئێمەی کورد بێنەتەوەین، مافی خۆمانە نەتەوەمان هەبێ. والله هەر کەسێک نەتەوەی نەبێ، ئاڵای لە نەتەوەیە گرتوەکاندا نەبێ، ناوی کوردستان یەکێک نەبێ لە وڵاتەکانی جیهان، والله ڕۆژمان ڕۆژ بە ڕۆژ لەمە خراپتر دەبێ. ئەوەی کەوا دەڵێن دەوڵەتی کوردی باوی نەماوە هەڵەیەکی گەورەیە. الله سبحانه وتعالى لە قورئانە لە سوڕەتی ئەنەمل باسی وادی النەمل دەکات.
کۆمەڵە مێرولە شاریان هەبوو لە شوێنێکە خوا دەفەرمێ ئەوە وادی نەملە ئەوە مێروەستانە توخوا مێرولەک لە دۆڵێکا خوا فەرمێ ئەوە دەبێ بڵێ ناوی بێ مێروستان ئەی ئەم هەموو کوردە معقولە ئێمە عێراقی بین تورکی بین ئێرانی بین سووری بین نەوەڵڵا دەبێ ئێمە کوردستانی بین بەڵام تکاتان لێ دەکەم وەز لە کۆی لە دروستکردن بێنن وەڵڵی ئەو پارەی جارش کە دووبارەی دەکەمەوە پەیامەکەمیان پێ بگا نامەوێت لە نزیکەوە بتان بینم دەستم بەردەستان کەوێ بەڵام پێیان بگەێنەوە ئەو پارەی 33 ساڵ 34 ساڵە لە پیتاندنی کۆیلەدا دروستی دەکەن لە پیتاندنی یۆڕانیۆما دروستان بکردایە ئێستا بەغداشمان گرت بوو بەڵام ئێمە ئەو چەکانی ئەمریکیەکانیش دەیدەن بە پێشمەرگەی دزنەوەیانیش فەقیرە بێچەک کراون دزی بە سەواز لێ بێنن منداڵەکان لەسەر ڕاستی دروستی پەروەردەکەن معقولێ من منداڵەکانم هەر بکەم بە مەلا وەڵا ئازادیان دەکەم بەڵام خزمەتکاری ئیسلام بە بەڵام لە هەر ڕێیەکەوە کە خۆت ئازادیت پێخۆشە نابێ بڵم من مەلام دەبێت کوڕەکانیشم هەر مەلا و خەتیب بن منداڵەکانتان فێری چاوکراوەیی کەن لەسەر کۆیلایەتی پەروەردەیان مەکەن مسڵمانانی بەڕێز منداڵ پەڕەیەکی پاکە فێری فڵان و فڵانی مەکە ڕسمی کەسی لا مقەدەس مەکە ئێمە یەک ئاڵامان هەیە کە کوردستان ئاڵای کوردستانە یەک خەریتەمان هەیە کە کوردستانی گەورەیە خۆشمان دەوێ خاچی خۆمان لە هەموو کەس خۆشتر دەوێ والله کە لە شوێنێک دەبینم جادەیەکی جوان دروست کراوە کە بەنداوێک لەم کوردستانە دەبینم کە مەسئولێکی باش دەبینم عەدالەت دەکا کە دەچمە دایرەیەک فەرق و جیاوازی نێوان خەڵک نییە کە بەرپرسێک دەبینم ژوور بە ژوور لەگەڵ خەڵکەکەیە دەگەڕێ والله گەشایی بەدڵما دێ والله لێرەوە دەچمە هەولێر لە سەیتەرەکانی یەکێتی و لە سەیتەرەکانی پارتیش کە ئاسایشێک ئەوەندە بە حرمەتەوە نانی حەڵاڵی بابی خواردووە دێ دەڵێ مامۆستا خوا داوای لێبوردن لێ دەکەم وەڵی شەرم دەکەم تۆ لەو پاسە دای من پاسەکە بە پشکنم و مەحتەلتان کەم والله برا دڵم گەشە دەکا چانێ کوردەکەی خۆمە حرمەتم بۆ دادنێ ناوێرم بە کەرکوو کابێمەوە لەبەر عەرەبێکی لێیە هەشتێکی لێیە دەتخوا ئێوە منداڵەکانتان لەسەر ڕاستی پەروەردەکەن لەگەڵ کاک شێخ بەهادینی هاوڕێمدا لە تاران بووم سێوەخانی خێزان عەمەلیات کرابوو بڕواتان هەبێ لە قادرمەکانی نەخۆشخانەی بیمارستانی ئاتیەدا هاتمە خوارەوە کاک شێخ بەهادین شکر ماوە منداڵێکی زۆر چاوگەش و جوان یعنی دەوری 2 ساڵانە تازە قاچی کرد بوو دەستی بە دەستی باوکیەوە بوو لە قادرمەکانە دەهاتە خوارەوە هەر قادرمەیەک دەهاتە خوارەوە هاواری دەکرد یا عەلی منیش وتم بگۆ یا ئەڵڵا وتم بڵێ یا ئەڵڵا مەڵێ یا عەلی خۆ من لەو عەلیم زیاتر خۆش دەوێ کوڵاوی ئیمامی حوسێن و ئالی بەیتی پێغەمبەری صلی الله علیه و سلم بەس ئەوە عەقیدەیە هاوار بەس بۆ ئەڵڵایە بڕواتان هەبێ ئەو منداڵە چونکەوا پەروەردەکرا بوو وتی یا عەلی دیسان دووبارەی کردەوە جاری دووەم پێم وت بگۆ یا ئەڵڵا دیسان وتی یا عەلی بابی سەیرم کردم من بەجلی کوردی و هەموو پشتێنی کوردی و کوردم و سونی مەسەبم زانی هەستێکی پاکیشم هەیە لە ڕیسوکایەتیەوە نییە بڕاوکە زەردەخەنەیەکی ناسکی کرد بۆ منداڵەکەی وتی بگۆ یا ئەڵڵا وتی قەینا بڵێ یا ئەڵڵا بەڵڵا بە قسەی بابیشی نەکە وتی یا عەلی دیسان وتی یا عەلی ئەوە پەروەردەکەی وایە تازە بە کەس بۆ دراز نابێتەوە منداڵەکانتان لەسەر کۆیلایەتی پەروەردە مەکەن لەسەر فکری ئازاد پەروەردەیان کەن لەسەر حرمەت پەروەردەیان کەن لەسەر قورئان پەروەردەیان کەن دوای ئەم کوردستانە دەبێتە کۆیلەستان یا ڕەبی خوایە کوردستان لە کۆیلە پاکەیتەوە یا ڕەبی خوایە ئەو کۆیلانە ڕیسوای دنیا و قیامەتکەی کە زاڵم دروست دەکەن خوایە ڕۆژێک کە ڕوح لێ وەرگرتینەوە مەدای لای کۆیلایەتی لە ملماندانە بێ یا ئەڵڵا وەکو خۆم داوات لێ دەکەم 31 ساڵە بە عیززەتەوە لە سەمین بەرم یا ڕەبی خوایە نانی بێ عیززەتی نەخۆین یا ڕەبی خوایە کۆیلەی هیچ دەسەڵات و سوڵتەیەک نەبین یا ئەڵڵا پەیامەکەی تۆ بە حەق بەم میلەتە بگەێنم یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی ئەم خەڵکە بە ڕێزەی کە لە دوور و نزیکەوە هاتوینە ئەم مزگەوتە لە منەوە تا دوا بەڕێزیان خوایە لەم مزگەوتە نەچینە دەرەوە تا لە گوناهەکانمان خۆش دەبی یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی دەفتەری ئەعمالمان لە گوناه سپیکەیتەوە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی خوایە گەلێک کەس نەخۆشی زۆر سەختی هەیە دڵی بەژانە لە خەستەخانەکان لە ماڵەوە یا ڕەبی خوایە دڵی هەموو لایەکمان خۆشکەی بە شیفای نەخۆشەکانمان یا ڕەبی خوایە دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتە بکەیتەوە خوایە دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتە بکەیتەوە دەرگا تەنها دەرگای تۆیە یا ئەڵڵا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە